ڕاگەیاندنی ئەنجامی جیاکردنەوەی دەستی دەنگەکانی هەڵبژاردنەکەی 12 ئایار گومانی لای بەشێک لەلایەنە سیاسیەکان نەهێشتووەتەوە کە ئامانجی ساختەکاری و دزینی دەنگەکان تەنها جێبەجێکردنی ئەجیندای دەرەکی وڵاتان و شەڕی جەمسەری زلهێزەکانە لە عێراق و ناوچەکەدا. کۆمسیۆنی باڵای بەناو سەربەخۆی عێراق لە سەتاسەتی ژمارنەوەی دەستی دەنگەکان لەگەڵ ئەنجامە ئەلەکترۆنیەکە بە هاوتا دەزانێت. لە کاتێکدا دەنگی سەرجەم لایەنەکان لە هەولێر و سلێمانی بەپێی ژمارنەوەی دەستی دەنگەکان زیادی کردووە، جگە لە دەنگی یەکێتی نەبێت لە سلێمانی 30,000 دەنگ کەمی کردووە. کۆمەڵی ئیسلامی سەرلەبەری ئەو پرۆسەیە ڕەت دەکاتەوە و بەرپرسی ناوەندی هەڵبژاردنەکانی و حیزبەش دەڵێت دزین و ساختەکاری لە دەنگەکانیان و قوربانیکردنی بەشێک لە حیزبەکان تەنها لە پێناو جێبەجێکردنی ئەجندای دەرەکی و شەڕی جەمسەری زلهێزەکانە لە عێراقدا. ئێمە ڕاستە دەنگە دزراوەکانمان چۆ بۆ یەکێتی و پارتی و یەکێتی و پارتی مامەڵەیەکی نائەخلاقی لەگەڵ ئێمە دەکەن و مامەڵەیەکی نایاسایی و دوور لە ئەتەکێتی سیاسی لەگەڵ ئێمە دەکەن و پەرلەمانی تەزویر و ساختە دەنێرنە بەغدا. بەڵام ئەبێ بزانین ئێمە یەکێتی و پارتی بەتەنها ئەو تەزویرانیان لێ نەکردوین لەگەڵ ئەوەی کە دەنگەکانیشمان بۆ ئەوان چووە. ئەبێ بزانین معادلەیەکی گەورە هەیە لە دەوروبەری ئێمە دەگوزارێ، ئاڕاستەیەکی سیاسی هەیە لە بەشێکیا لە دژی ئێمە دەوەستێتەوە، بەڵام لە چوارچێوە گەورەکەی ڕەنگە ئەم یەکێتی و پارتیش خۆیان ببن بە قوربانی وەکو چۆن ئێستا ئەوەن. بۆیە ئەتوانین بڵێن یەکێتی و پارتی لەو ئاستایان نین کە بەتەنها بتوانن ڕوبەڕووی ئێمە کۆمەڵ دەنگمان بدزن ئەگەر پشتیوانی هەرێمیان نەبێ و ئەگەر پەنایان بۆ کۆمەڵی هێز نەبردبێت کە وا بکە ئەم دەسەڵاتە گەندەڵانە لە عێراقیش و لە هەرێمیش لە دەستی ئەم دەسەڵاتە لە دەستی چەند هێزێکی گەندەڵا بمێنێتەوە. بۆچی؟ بۆ تەمریری ئەو ئەجێندا گەورە ئیقلیمی و دەولەیە کە هەیە. هەرچەندە لەگەڵ تەواوبوونی وادەی دەنگدان لە ئێوارەی 12 ئایار و ئاشکرابوونی دزی ئەلەکترۆنیەکە لایەنە ناڕازیەکان پرۆسەکەیان ڕەت کردەوە، بەڵام چاوەڕێبوون بەپێی یاسا دەنگە دزراوەکانیان بەدەست بێننەوە کە دوجار لیژنە دادوەریەکەش لە ژمارنەوەی دەستی دەنگەکاندا پێچەوانەی هەمواری یاسای هەڵبژاردنەکان مامەڵەی کردو ڕێژەیەک لە سندوقەکانی کردە پێوەری سەرجەم پرۆسەکە. لەگەڵ ئەوەشدا ڕێژەی دەنگەکان گۆڕانیان بەسەرداهاتووە، بەڵام هێشتا کۆمسیۆنی عێراقی باوەڕی وایە لە سەتاسەتی دەنگەکان بە ژمارنەوەی دەستی هاوتای ئەنجامە ئەلەکترۆنیەکەیە و ساختەکاری نەکراوە. ئێمە هەموو بەڵگەکانمان بە یەقینی داوەتە کۆمیسیۆن و داوەتە لیژنە یاساییە پەیوەندیدارەکەی کە دیاری کراوە بۆ وەرگرتنی تاعنەکانی سەبارەت بە هەڵبژاردن. لەبەرەوە بەڕاستی زۆر ئەو مەسەلە وردە دەنگانە لێرە 1000 دەنگ لەوێ کاندیدەکەمەکایان نا زۆر سەرنجمان ڕناکێت چونکە سەر لەبەری پرۆسەکە ئەوەیە. یعنی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە سلێمانیا بە 6 کۆت بۆ 6 پاڵێورا و تەزویر دەکا هەموو عالەم دەزانێ و هەموو بەڵگەکان کە خۆشیان بە سەقەتی تەسلیمی هێزە سیاسیەکانیان کرد ئەوە دەسەلمێنێ. من نازانم ئەم بەڕێزانە بە چ ڕوویەکی سیاسی و دەشنە بەغدا نوێنەراتی خەڵک دەکەن لە کاتێکا خۆیان دەزان ئەو نوێنەراتێکی ساختەیە. بۆیە ئێمە ئەوەی چاومان لەسەر ئەسڵی پرۆسەکەیە کە ڕەتمان کردوتەوە زۆر کێشەمان لەگەڵ فەرعەکانی و لەگەڵ جوزئیاتەکەی نییە، چونکە شتێک کە لە ئەسڵەوە ڕەتمان کردەوە جوزئیاتەکەشی هەروایە. بە بڕوای بەشێک لە چاودێرانی سیاسی ئەوەی لە عێراق دەگوزارێت دوورە لە پرۆسەی دیموکراسیەوە و لە پێناو گۆڕینی جەمسەری زلێزەکان لە ناوچەکەدا کە بەشێک لە حیزبەکان بوونەتە قوربانی سەرەکی و بەشێک لە لایەنەکانی تریش کە جێبەجێکاری ئەجندای دەرەکیەکەن بە دزی و ساختەکاری کراونەتە پاڵەوانی گۆڕەپانەکە و عێراقیان کردووەتە مەیدانی یەکلاییکردنەوەی هێزی وڵاتانی دەرەکی و گەلی عێراقیشیان خستووەتە بەردەم چارەنووسێکی تاریک و نادیارەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.